سەرباری ئەوەی دەستگا ئەمنیەکانی هەولێر دەستگیرکردنی ئەو کەسانەیان ڕاگەیان کە هێرشیان کردبووە سەر فەرهاد پیرباڵ نووسەر و مامۆستای زانکۆ، بەڵام کاردانەوەکانی ئەو ڕووداوە بەردەوامە. دوایەوەی فەرهاد پیرباڵ لە پانۆرامای هەواڵەکانی NRTدا وتی کە جانتا و لاپتۆپەکەی لێ دزراوە، بەڵام پۆلیسی هەولێر کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی بۆ خاوەنی گەراجێک ڕێک خست و تێیدا ناوبرا و ڕایگەیاند کە 2 ڕۆژ پێش ئێستا فەرهاد پیرباڵ جانتاکەی لە گەراجەکەی ئەوان بەجێهێشتووە، ناک لێی دزرابێت و هەوڵی زۆریشیان داوە بۆی بگەڕێننەوە، بەڵام ئەمڕۆ لەلایەن پۆلیسی هەولێرەوە جانتا و لاپتۆپەکەی بۆ گەڕێنرایەوە. سویدی لای خۆی بوو، سویدەکەی وەرگرت کوڕەکەم چوو بۆی هێنادەرێ لەبەر قەڵبە قەڵبی خەڵکی و لەبەر ئەوەی ئەمە عەرەبانەیەک هەیە، عەرەبانەی کارتۆنی لەسەرانێ، ئەو عەرەبانەی لەبەر دەرگادادنی پاش نیو سعات ئەوەی 3 تارێک کوڕەکەم وتی بە قورئان بابا ئەوەی دکتۆر فەرهادی نییە؟ وتم وەڵڵاهی نازانم. هەر لەسەر ئەو ڕووداوە تارق نووری بەڕێوەبەری یاسایشی هەولێر بە NRT ڕاگەیاند هێزەکانیان لە ماوەیەکی کەمدا ئەو 2 کەسەیان دەستگیر کردووە کە هێرشیان کردووەتە سەر فەرهاد پیرباڵ و دواتر ڕادەستی پۆلیسیان کردوون. پارێزگاری هەولێریش لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند ڕووداوی هێرشکردنە سەر فەرهاد پیرباڵ دوور و نزیک هیچ پەیوەندیەکی بە پارێزگار و پاسەوانەکانیەوە نییە. هێرشکردنە سەر فەرهاد پیرباڵ کاردانەوەی جیاوازی لە نێو هاوڵاتیان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان بەشێک لە نووسەران و ڕۆژنامەنووسان بەگرتبوونەوە ناڕەزایەتی خۆیان دەربڕێ. دوور لە هەموو پرەنسیپێکی مافەکانی مرۆڤ دەکەونە لێدانی گیانی دکتۆر فەرهاد و برینداری دەکەن کە ئەمە جگە لە تێکدانی ئاسایش و ئەمنیەتی هەولێر وە لە کەدارکردنی پایتەخت هیچ ناوێکی تر هەڵناگرێت. ئەو کارە قێزەونەی کە دەرحەق بە دکتۆرێک یا با بڵێن نووسەرێکی کورد دکتۆر فەرهاد پیرباڵ کرا، ئێمە ئەمڕۆ ئیدانەمان کرد و شەرمەزارمان کرد و دەسەڵاتی دادوەری دەستەی مافی مرۆڤ و هەموو ناوەندە یاساییەکان و تەنانەت نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق یۆنامیش ماخستۆتە ژێر بەرپرسیارەتی و داواشمان لێ کردن کە هەڵوێستی جدیان هەبێ لەو بارەیەوە. جگە لە گرتبوونەوەکان ژمارەیەک نووسەر و ڕۆژنامەنووس لە نووسراوێکدا کە ئاڕاستەی ڕایگشتیان کردووە ڕووداوی هێرشکردنە سەر فەرهاد پیرباڵیان ئیدانە کردو، دەڵێن بەرامبەر هەموو شێوازەکانی سوکایەتیکردن بە نووسەران و میدیاکاران و هونەرمەندان بێدەنگ نابن. ڕێناس عەلی NRT هەولێر.